ئێستا بۆ نمونە ئەو MRI وەردەگرن. MRI چییە؟ imaging وانە یعنی بە مۆغناتیس ڕێزۆنانس دروست دەکات ئەو جا ڕەسمی دەگرێت. مۆغناتیس ڕێزۆنانس لەگەڵ چی دروست دەکات؟ مۆغناتیس تاسیری لەسەر چی هەیە؟ لەسەر چارجێکی جوڵاو هەیە. جسمی ئێمە هەمووی لە چارجی جوڵاو دروست بووە. لەکوێ؟ هەرچی شلەمەنیە هەمووی دایپۆڵە. هەرچی شلەمەنیە لایەکی زایدە لایەکی ئاو لە چی دروست بووە؟ ئاو وتم دوو ئۆکسجین بچووکە. عفوا ئۆکسجین گەورەیە ئەوە هایدرۆجین بچووکە. هیچ یەکەم دانێ زۆر بچووکە. ئۆکسجین گەورەیە 16 گەورەترە. ئەوانە ئەوها دروست بوون. ئەم جەمسەرەی پۆزەتیڤە، ئەم جەمسەرەی نەگەتیڤە. ئاو دایپۆڵە ئاو هەیە. ئەگەر بە کامیلی ڕەسم کەم لایەکی پۆزەتیڤە لایەکی نەگەتیڤە. ئاو دایپۆڵە دوو جەمسەری هەیە. مۆغناتیس تاسیر لەو جەمسەران لەو دەکات لەو شتانەی کە هەرچی چارجی لەگەڵ بێت چارجێکی بەو شێوەیە ڕێزۆنانسی پێ دەکات ئەو جا ڕەسمی دەگرێت. بە شەرتێک ئەو مۆغناتیسەکە زۆر بەقوت بێ. ئەو ئێمارانەی کە لێرە هەیە باشەکانیان لە 1.5 تێسلااو دەست پێ دەکە. ئەگەر چی لە شوێنە ئێمارایەکت پێویست بوو ئینشاڵڵا پێویستیان پێ نییە، بەڵام یەکێکە لەو تێستانێک کە هیچ زەرەری نییە، وەکو سیتیسکان نییە، وەکو ئەشیعە نییە، وەکو ئەکسڕەی نییە، وەکو ئانە نییە. یەکێکە لەو تێستانەی لەو فەحسانەی کە زەرەری هیچ نییە، تەنها زەرەری بۆ ئەوانە هەیە کە تاتۆیان کردووە، زەرەری بۆ ئەوانە هەیە کە ئاسنی لە حربی عالەمی دووەم بەشداریان کردووە پارچە ئاسن لە ناو جسمیانە. زەرەری بۆ ئەوانە هەیە دەبێت زۆر وریابن. مەسەلەن ئەوانەی کە خوا نەخواستە پارچە ئاسنێ شتێک لە جسمیانە هەیە شتەکەی ناوی مۆغناتیس بێ، یان بۆ نمونەکە پێشێ بچێشور دەڵێ گوارە لێکەوە فڵان لێکەوە چونکە زۆر بە قۆتەڕای دەکێشە گوێت مەسەن دەقرتێنێ. یان بە جددی وایە زۆر خەتەرە. مەسەن بازن و ئاسن و هیچ نایە پێوە بێ، یان ئەو تاتۆیانی دەیکەن ئەو تاتۆیان بلەوان و ئەنواع و ئەشکال و شتی تێ دەکەن ئەوەی جسمی دەکاتە جەریدە. تاتۆی تێ دەکەن زۆربەی مانی لێ ئێمە خراپتری موادی تێ دەگەن. خۆ نییە بڵێ بشتی شتێکی بایۆکۆمپیتەبڵ و شتێکی گرانت بۆ بێن و هەر خۆی لە ئەستا چەند خراپە. سەد ئەوانە خراپی تریشی هەیە. من لە بەریتانیا بووم کە دەچی بۆ ئێمارایەک 100 فشتیان پێ پڕ دەکردی ئەگەر تاتۆیەک دێ بە ئێمە نەوتووە لە شوێنێکە لە شتێکە ئەبێ خۆت مەسئولیەتی هەڵگری نازانم چی. ئەو جا ئێمارایان بۆ دەکردی.